هەر سەبارەت بە دۆخی غەزە سعید وڕێقات ڕۆژنامەنووس لە ڕۆژنامەی قودس لە واشنگتنەوە لەگەڵمانە. کاک سعید سوپاس بەم بەدەبوونی بەڕێستان بەخێر بێن. ئەنی کاردانەوەی دەوڵەتیەکان و کۆبوونەوەکان و پرسی غەزە ئێستا زۆر گەرمن لەسەر مێزی گفتوگۆی نێودوڵەتیایە. دۆخی مرۆیی ڕەوشی مرۆیی غەزە چۆنە ئێستا لە چه ئاستێکدایە وا دنیا ینی کۆبوونەوەی لەبارەوەکە و دانیشێ و بۆتە پرسێکی گرنگی جیهانی ئێستا؟ زۆر سپاس بۆ بانگێشکردنم. بە دڵنیایەوەی لە غەزە دەیبینین ڕوو دەدات برسێتی کردنە برسێتیە بڵاو بۆتەوە لە نێو دانیشتوان 21 مانگە بەردەوامە کوشتن وێرانکردن برسێتی بەردەوامە. زۆر قسە دەبینین، زۆر کۆبوونەوە دەبینین، زۆر لێدوان دەبینین، بەڵام کاتێک باس لە فشارکردن لە ئیسرائیل دەکرێت وا دیارە هەموو شکستیان هێناوە. بۆیە ناچارن لە ئاسمانەوە هاوکاری هەڵدەنە خوارەوە یاخود لە ڕێگەی ڕێکخراوی مرۆیی غەزەوە هاوکاری دەگەینن. ئەمەش جەنگەکە زیاتر درێژە پێدەدات، زیاتر درێژە بە برسێتی دەدات. بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەت ئەو دۆخی کە ئێستا لە غەزە دەگوزارێت زۆر خراپە لە لێواری برسێتیەکی گەورە و مردن و وێرانکاریەکی گەورەدان. زۆر باشە بەڕێ سعید. ئیسرائیل دەڵێت ڕێگە بە گەیاندنی هاوکاری دەدەم، بەڵام ئەمڕۆ هیچ بارەڵگرێک نەگەشتۆتە کەرتی غەزە. ئیسرائیل بەڕاستی دەیەوێت ینی هاوکاری بگاتە کەرتی غەزە خود دەیەوێت تەنیا کۆمەلگەی نێودوڵەتی لە خۆی ڕازی بکات؟ شێرەکە زۆر باشە. لەو بڕوایەدام ئیسرائیل بە درێژایی کات سیاسەتی پاکتاوکردنی فەڵەستینیەکانی گرتووەتە بەر، بە ئاشکراش قسەیان کردووە. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ لە 4 شوبات کاتێک پێشوازی لە نەتەنیاهو کرد لە کۆشکی سپی گوتی بەڵێ بە ناچاری بە زۆرەمرێ خەڵکی غەزە دەردەکەین و لەوێ ڕڤێرای ڕۆژهەڵاتی ناوەڕاست بنیادەنین. ئەوەی لە کەرتی غەزە ڕوودەدات و وێرانکاریە وای لێ بکات شوێنێک بێ کەس نەتوانێت لێ بژی. ئەگەر لەمەش سەرکەوتو نەبن ئەو کاتە سیاسەتی برسێتیکردن بەکاردێن. بینیمان خەڵکی غەزە هیچ هاوکاریان پێ نەگەیشتووە، یەک بار هەڵگریش لە 2 ئادارەوە نەگەیشتووە، ئەمە زیاتر لە 4 مانگ و نیوە هاوکاری نەگەیشتووە. بۆیە پلانێکە زۆر بەباشی بیری لێکراوە، بەباشی جێبەجێش کراوە لەلایەن ئەمریکاوەش پشتیوانی لێ دەکرێت. بە دڵنیاییەوە وڵاتانی یاخود جێگەی نیگەرانیە ئەمریکا، وڵاتانی عەربی و ئیسلامی و تەنانەت وڵاتانی ئەوروپاش هیچیان نەکردووە، چونکە نەتەنیاهو پشتیوانی ئەمریکای هەیە، حکوومەتی ئەمریکای هەیە، سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ پشتیوانی لێ دەکاتی، هیچیان نەکردووە. چیان بۆ ئەو کارە دەکەن؟ لە ڕێکخراوی مرۆیی غەزە بێت یاخود ڕێکخراوەکانی دیکە لە ئاسمانەوە هاوکاری پێ بگەێنرێت. ئەمە کۆتایی بە برسێتی ناهێنێت، برسێتی بەردەوام دەبێت لە نێو دانیشتوان. باشە بەڕێ سعید، دۆناڵد ترامپ ئەمڕۆ قسەی کردووە و هەندێک لایەنی نێو غەزەی بە تایبەتی حەماسی بە بردننی هاریکاریەکان تۆمەتبار کردووە. شتیوان لە غەزە هەیە کە حەماس هاوکاریەکان ببە؟ بە گوێرەی هەموو چاودێران و پسپۆڕان ئەو کەسانی کە زۆر بەوردیەوە لە نزیکەوە چاودێری هاوکاریەکان دەکەن چۆن دەگاتە غەزە، شتە ڕاست نییە. لە ماوەی 19 کانونی دووەمەوە تا 2 ئادار لەژێر ئیدارەی ئەم سەرۆکەدا و حکوومەتەدا هیچ هاوکاریەک نەدزرا، هیچ بار هەڵگرێک دەستی بەسەردا نەدەگیرە. ئەم قسەیە دەکەن بۆی خۆیان کۆنتترۆڵی گیانی هاوکاریەکان بکەن. هیچ بەڵگەیەک نییە، زۆر تۆمەت هەیە، بەڵام هیچ بەڵگەیەک نییە کە حەماس هیچ هاوکاریەکی دزی بێت یاخود دەستی بەسەر بار هەڵگر داگرت بێت یاخود هاوکاریەک بۆ دانیشتوان ڕۆیشت بێت حەماس ڕێگری لێکرد بێت. گروپ هەیە، خەڵکانی دیکە هەن، کەسانێکن لە دۆخێکی زۆر خراپدان، لەوانەیە هەڵوێستی جیاواز بکردن بەڵام بەم شێوەیە نییە کە هیچ جۆرە هاوکارێک نەگەشتۆتە کەرتی غەزە. دۆناڵد ترامپ بەڵێت
تقریبا 60 ملیۆن دلارمان بەخشیوەتە کەرتی غەزە و کەس سوپاسی نەکردوین ئێم پارە چی بەسەرهاتووە کە مادەم یعنی 3 مانگە هیچ هاوکاری نەگەشتۆتە غەزە. سەرەتا دەبێت قسەی سەرۆکی ئەمریکا ڕاست بکەینەوە. سەرەتا ئەو هەڵەیە هەمیشە هەڵەیە لەگەڵ ژمارەکە. ژمارەکە 30 ملیۆن دلارە نەک 60 ملیۆن دلار. ئەوە قسەی وتەبێژی وەزارەتی دەرەوەیە چەند مانگێک لەمەوبەر بەهێمەی گوت. دووەم خاڵ کاتێک باز لە ئەوەی بینیمان لە 26 ئایاری ئەم ساڵ چەند مانگێک لەمەوبەر ئەوەی بینیمان ئەو ڕێکخراوە مرۆیەی غەزە کە بۆ غەزە تەرخان کراوە بەرپرسیارە لە گیاننی هاوکاری و خۆراک لە خاڵەکان لە 4 ناوەند هاوکاری دابەش دەکات. ئەمەش پێداویستی پڕ ناکاتەوە. ڕێگەدەن ڕۆژانە 20 بار هەڵگر بگات لە کاتێکدا غەزە پێویستی بە 800-900 بار هەڵگری هاوکاری و خۆراک هەیە. ئەم ناوەندانە بوونەتە تەڵەی مردن کوشتن. تا ئێستا لە 26 ئایارەوە تا ئێستا چەندین کەس لەلایەن سوپای داگیرکەری ئیسرائیل و چەندین کەس کوژراون یاخود ئەو بەکرێ گیراوانەی سەرپەرشتی ئەو ڕێکخراوە دەکەن. بۆیە دەبێت سەرۆکی ئەمریکا لە ژمارەکان خۆی ڕاست کاتەوە. زۆر باشە. داهاتووی غەزە بۆ کێیە؟ یعنی ئەمریکا دۆناڵد ترامپ بەڵێت حەماس ئاگربەستی ناوێ و دەرگای دۆزەخی بەڕووداکەنەوە. ئیسرائیل ژڵێت حەماس نابێت لە ناو غەزەدا بمێنێ. کەواتە داهاتووی غەزە بۆ کێیە؟ با بەم شێوەیە حەماس چەندین جار گوتوویەتی ئەوان چاویان لەوە نییە حکومڕانی غەزە بکەن لایندەدا. ئەمە خاڵی یەکەم. بەڵام دەتوانم بۆ دڵنیا بکەمەوە ئەو قسە توندانەی لە دژی حەماس بەکارێنن ئەو هەڕەشانە لە ڕاستی دژی فەڵەستینیەکانە. ئەوان دانەوێت غەزە بە تەواوی لە دانیشتوانیدا ماڵڕێت و تا ئێستا لە بەشێکی کەناری ڕۆژاوە سەرکەوتوو بوون. ئەمە پلانی ئەوانە. ئیسرائیل دەیەوێت بیڵێت نابێت لە ژێر دەسەڵاتی فەڵەستینیەکان شتێکە بە ناوی غەزە. بە هەمان شێوە وڵاتانی دراوسێ لەگەڵ ئیسرائیل و غەزە بێدەنگن، جیانیش بێدەنگە. لە کاتێکدا ئیسرائیل پلانی پاکتاوکردن جێبەجێ دەکات. ئیسرائیل لەسەر بنەمای لە ناوبردنی فەڵەستینیەکان دامەزراوە تا ئێستاش بەردەوامە. چی دەکات بۆ 5 ملیۆنی فەڵەستینی ئێمە نازانین. ئایا ئەمریکا شەرم ناکات یاخود ئیسرائیل شەرم ناکات لەوەی بڵێن هەموو فەڵەستینیەکان دەنێرنە وڵاتی دیکە؟ ئێمە نازانین. سیرکەنەوە هەموو فەڵەستینیە ئایا لە غەزە دوور دەخرێنەوە دەنێردرێنە سوودانی باشوور ئەندەنووسیا؟ نازانین. بەڵام ئەو دۆخی کە ئێستا هەیە زۆر کارە ساتبارە. بەڵام ئەمان دەستبەردار نابن. فەڵەستینیەکان هیچ شوێنێک نییە ڕووی تێبکەن. لەو بڕوایەدام بە بڕوای خۆم من تا ئێستا کە زیندوو بوومە هەمیشە بینیومە کە لایەنە نێو دەوڵەتەکان بە ماوەی 2 ڕۆژ لەسەر دۆزی فەڵەستین لەسەر پرسی فەڵەستین کۆبنەوە گفتوگۆوەکەن. یعنی پێ دوایە بە چارەسەرکردنی دۆزی فەڵەستین پرسی فەڵەستین ئیتر کۆتاییش بە یعنی ئەو نەهامەتیانەیەت کە لەسەر کەرتی غەزە هەیە. زۆر کەس بەو شێوە بیری کردوێتەوە. ئەمە بیرۆکەیەک بووە نوێ نییە. چەندین دەیە هەیە. پێشتر ڕێکەوتن هەبووە. ڕێکەوتنامە واژۆ کراوە بە ناوی ڕێکەوتنامەی ئۆسلۆ کە سەرکردەی پێشووی فەڵەستینیەکان کۆچ کرد و یاسر عەرەفات لە 1993 و ڕێکەوتنامەی واژۆ کرد لەسەر ئەو بنەمایەی کە دەوڵەتێکی فەڵەستینی ڕابگەیەندرێت. پشتبەستن بەو ڕاستیەی ئیسرائیل هەرگیز ڕێگە بە دەوڵەتێکی فەڵەستینی نادات بوونی هەبێت. ئەگەر دەوڵەتێکی فەڵەستینی بوونی هەبێت ئەو کاتە پرسیارێک دەبێت یاخود پاساوێک دەبێت بۆ بوونی ئیسرائیلیەکان. ئەمە بیرکردنەوەی ئەوانە. باسکردن لە دەوڵەتی فەڵەستینی چارەسەری ئەو کێشەیەیە. ئێمە پێویستمان بەوەیە ئەو جەنگە کۆتایی بێت. ئەمە واتە بنەمای سەرەکیە. ئەمە کێشە گەورەکەیە لەم ساتی ئێستا. دەکرێت کۆنفرانس بکرێت ڕێکەوتنامە بکرێت باسی و بابەتانە بکرێت. بەڵام ئێستا کە 142 دەوڵەت
دانیان بە دەوڵەتی فەڵەستین ناوە و وڵاتانی ڕۆژئاواژ وەکو فەڕەنسا ئەڵمانیا تەنانەت 5 وڵاتە ئەنگلۆ ساکسۆنیەکە و کەنەدا نیوزیلاند ئەو وڵاتانەش بە هەمان شێوە پشتیوانیان لە دەوڵەتی فەڵەستینی کردووە. ئایا ئەمە خاڵی سەرەکیە نەخێر کاری لە پێشینە کۆتایی هێنانە بە جەنگ کۆتایی هێنانە بە برسێتی جیهان دەبێت پشتیوانی لە مافی بەرگری لە خۆکردنی فەڵەستینیەکان بکات چ چارەسەری دوو دەوڵەت بێت چارەسەری یەک دەوڵەت بێت چارەسەری کۆتایی هەر چۆنێک بێت ئیسرائیل سیرکەن ئایا یان ڕێگەیان پێدەدات لە بەرژەوەندی دوو ڕەگەزنامە ڕێگەیان پێدات بوونیان هەبێت یاخود ڕێگەیان پێدەدات دەوڵەتی خۆیان هەبێت لە کۆتاییدا نابێت چەک هەبێت نابێت خاڵی پشکنین هەبێت ئەمەش لە کۆتاییدا و کارە دەکرێت ئەمە هەنگاوێکی سیمبولیە کە هیچ کاریگەریەکی نابێت لە ئێستا. بەڵێ بەڕێز سعید وڕێقات ڕۆژنامەنووس لە ڕۆژنامەی قودس لە واشنگتنەوە لەگەڵ مامی سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت.